جێگیری ئەفسەرۆکی دەستا خۆسەریە شنگالێ بەڕێز سازاد حوسێن باوەیەکێ زندی میوانێ مەیە کە کازاتۆم خێراتن کاکازات سپاس کە لەگەڵمانای دۆخی شنگال و دەوروبەری بە تایبەتی لە خانە سوور و ئەوانە چۆنە مەترسی هەیە شەڕ سەر هەڵبداتەوە؟ شەڕ باش سپاس ji bo vê derfetê li ser pirsate kirî şerekê wisa bêjin bihanîne tu şer niha şingalîne rewşa şingal arama xelk li ser bêjin karê xwe xelk karê xwe berdewam dike rewşa şingalê ve bêjin hûn di roj ji wê roja bû naxwekî li komangeha di gurê derketîn û li nehiya Skomê derketîn ji wê demê hetanekî hatin naxwekînîn xel li ser karê xwe خەڵکی دڕەڤە ji ber çend şerê çend rojên derbas bûyî zêdey 400 malbatan hatine nexwe ev xelke çima reviyaya hatiye dîsa di kempên dihokê de belê bêguman agihiyên ku gihiştîne berdestê min li gorî lêkolînên ku me jî kirîn hinek berpirsên ku hinek girêdayî hinek layanên siyasî yek ku di nava kampên başûrên Kurdistanê de dimînin berê xwe dabûne şingalê îro di civînekê de em bêjin hatibûne şingalê bi wê civînê re hinekî wisa wek şerekî taybet dara karhanîn û ew bûne sedem hinek kesên ku girêdayî hinek layanên siyasî ku xelkekî berê xwe da başûrê Kurdistanê lê netête wê meعنê ku xelkê şingalê ji ber ne ku ji ber em nehiya şingalêyan jî ji ber rewşa şingalê berê xwe didin başûrê Kurdistanê ji ber ku di rojên şer de em bêjin xelkekî wisa neraviyayan jî xelkekî wisa berê xwe nedaye başûrê Kurdistanê em pê dihîsin agihê gehiştîne destê me jî ku hinek layanên siyasî bi van kesan em bêjin wan reketîne têkiliya heta ku car din berê wan bidin awarebûnê lê em dîsa dibêjine xelkê xwe tu tiştîne rewşa şingal arama bila kesek cihê we xweş nebe ku hûn li derekê aware bijîn malayekî nava ayekî divê her kes li ser axa xwe li ser welatê xwe bijî لەگەڵ سوپای عێراقی لەسەر چی ڕێککەوتون بۆ هێورکردنەوەی دۆخی شنگال؟ بله هیئا عشایر سروک عشیرین شنگالیین گریدای مجلس خواستگاه دموکراتیکا شنگالی ایرو هم بیشتر لشنه کامش دوانسته کسافک هاتو سردان قاید عملیات خراب نینواکرین به هالکفتا جشن رمضان جشن ویشی پیروز کردن و هم بیشتر هنگی گفتگو لسر مسئله شنگالی هاتن کردن وساعات راگهاندن لسر دست قاید عملیات خراب نینوا اگر جیروپا جارک دی نقل شنگالی نین کردن هم بیشتر جارك دي ام بيجن روشكي وساتر نكبه مساله شنغال نه مساله كي ام بيجن شر مساله كي حربيه دي شنغال بگفتگوين سياسي ورن چاره سكرن مساله شنغال مساله كي سياسيه جبوناوي حقيقتنا بوچي بو شغاليه سروك عشيرن شنغال وين گريداي مجلسا خاصيه ديمقراطيكا شنغال لقل قائد عمليات غرب نينا وجهشتن ام بيجن ام جهشتن حلقي وسا راستي جارك دي روشك وساتر نكبه وخلجي كهرباء راحت لسر اخفا ام بيجن كارو خبات الخو وەکو دەستەی خۆسەری شنگال پشتگیری ئەو داوایی حکوومەتی عێراقی دەکەن کە دەڵێ دەبێت لە شنگالە ببوورە کاکە ئازاد حوسێن جێگیری هاوسەرۆکی دەستەی خۆسەری شنگال بە سکایپ لەگەڵمانە و وێنەکەی پشڕاوێ ساهاتوەتەوە کاک ئازاد ببوورە وێنەکەت نەما وەکو دەستەی خۆسەری لە شنگال پشتگیری ئەو داوایی حکوومەتی عێراقیەکەن کە لە چوارچێوەی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا ڕێکەوتنامەی شنگالە هاتووە کە دەبێت هیچ هێزێکی نایاسایی غەیرە عێراقی غەیرە شنگالی لە ناو شنگالانە بێ بەگۆرە دەنگ باش نەهات وەکو دەستەی خۆسەری شنگال دەنگ باش دەکا ئازاد ئێستا وەکو ئیدارەی دەستەی خۆسەری شنگال بڵێ ینی پشتگیری ئەو داوای حکوومەتی عێراقی دەکەن کە لە چوارچێوەی ڕێکەوتنامەی شنگالی نێوان هەولێر و بەغدا داوا دەکا هیچ هێزی و گروپێکی چەکداری نایاسایی و غەیرە عێراقی و غەیرە شنگالی لە ناو شنگالە نەمێنن جخوا ام اتفاقيه قد بين حكومه هرم كردستان وحكومه العراق وبدستك داينا ام بيجن دولتها تركو هناك لاندي هكا تشيبوي اما كخلق شنغال بيجو ام بيجن لاين سياسيين شنغال ده هي خلق شنغال هموش نبو اتفاقيه رو جبربو او بلام لبرجوندي خلقي شنغال دانيه
ئاوادانکردنەوەیە بڕگەی کارگێڕیە ئەم نییە کە دەبێ ئاسایشی ناوچەکە بەدەست خەڵکی شنگال و کوردانی ئێزدیەوە بێ ئەمە لە بەرژەوەندی کوردانی ئێزی و شنگالە نایبینن. جخوا لەسەر پرساتەگیری ئەس بەرسەباوی بدەم ئەگەر دوو دەرفەت بدی لەسەر پرساتەگیری تو هێزنە یاسایی لە شنگالێ دەرینن هێز ئۆجا فمانینە ئەم بێژنێکینەیان بەرخۆدانە شنگالێ یا بەشە گرێدای سەر بێ حەشد شعبی بێ و ئەم بێژن هەموو احتیاجاتن خوا ژێ ئەم بێژن حکوومەتە عەرەق وەردەگرە تو هێزن یاسایی لە شنگالێ دەرینن بەڵکو ئەو هێزن بۆ لە زەحمەتێکێ خۆداینا ئاواکردن پشتگیریە وانجی ژە عالیە خەڵکی ئێزدی بەتێکردن و خەڵکی ئێزدی ئەم بێژن هێزارۆکن ئێزدیانە یەکۆ بێ ئاخێ دەپارێزن ئەم نەهەیە هەمتورێن و یا دەربەدەکەن نەخۆ چما کاک ئازاد چما خەڵک بەناگەڕێ سەدەی هەفتەی خەڵکی شنگالێ نەل شنگالێ مەسەلەی ئەم بێژن سیاسی نەگلایانێن سیاسی هەفتەی سەدەی وەختا و پشتگیریە تەنەکەم بە سیاسی تو حکومێکێتکی بێگومان هەفت ساڵە هەنێکی ئەم بێژن تایبەت یەن بۆ ئێزدیێن مێن باشووری کوردستانی لە کەمپادا ژیان ئەم بێژن بە هەنێک ئایدۆلۆجیەتی تێنە ئەم بێژن پەروەردەکردن یانجی نەسل ناخوازن بۆ بەگەڕن سەر ئاخا خۆیان جی بەگەڕن سەر ئاخا خۆ ئەم نە مەسەلەکی زێدە ئەوە ئەم بانگەوازیە خۆ ڕۆژانە ji بۆ ملەتێ خۆ دەکردن ملەتێ مەوەی بەگەرە سەر ئاخا خۆ و ملەتێ مە بەدگاریاجی لێ هەنێک ئەم بێژن لایەنێن سیاسیەن وەکە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هەفت ساڵە خەڵکێمە لە بن کەمپاندا لەوێ دەرێ ژیان دکات ئەو گەرەک جارە بووینە ڕێگەر بۆ خەڵکێمە بە نەگەرە بەڕێز ئازاد کەسێ ڕێگیری لێ نەکریە نەهاشی هەر کەس ئازادە و vegere tu jî zanî ku çend rojên heyamên derbas mehên derbas bû hejmareke baş vegeriya lê garantiya emniyetê nebû dîsa vegeriyane çima hûn vêyekê meselen dikine sûcê hizbekê نەگو بە شێوازێکی ڕاستە ڕاست پێشە خەڵکی هاتێکردن لێ لەگۆری بۆ ئەمژی داینوستاندنێ بە خەڵکی خۆی باشووری کوردستان بۆ ناوە کەمپادا هەین ئەمژی داینوستاندنێ لێرە دەکەن بۆ گەلێک جاراوان خۆستیە بەگەرنە سەر ئاخەخوا بێژن بێ ئەوە گەلێک ئیمزایان وەرەقان زانم ji kê derê bibin kê derê kê seyterê sekinandîne kê seyterên bêjin naxwekî jê re derê xistîne ji bo van tişta gelek cara astengî li pêşî hatî nekirin ya dî jî gelek kesên me êgo di kampa de dimînin girêdayê li ser Partî Demokratîk Kurdistan beyne ji bo navê em bêjin venakirine ser axa Şingalê ew dextekî Partî Demokratîk Kurdistan li ser wan malbatan heyan jî li ser wan kesa heye ew dibin rêger bo venakirin ser axa ڕۆڵی پەکەکە لە شنگال چۆنە بینن؟ پەکەکە لە شنگالێ نینە پەکەکە بە فەرمی لە بن چاودێریە حکوومەتە عەرەقیژی شنگالێ دەکەشیە مجلسە خۆسەریە دیموکراتیکە شنگالێ خەڵکی ئێزیدیە ئازاد حسێن هەکە یەک ژە ئاکنجیر تلعزێرە ئیرۆ ڕێبەبەریە خۆسەردەیە ئەز نە پەکەکەمە ئەمە ئەسرێزی گرم جبر کو پاکاکا دماغی زحمت کاری کو خوبگینا چای شکل دماغو خنجرک جپشت لپشتا جواکا اس دی کتی و دمه پاکاکا کاری خوبگینا چای شنگاله امرزل پاکاکا یا پاکه ام بجن دگرن ل امنا پاکاکنا امنا پاداکنا امنا یانا کنا امنا نتسبت لعن سیاسی بینا ام ازدینا ما فيما ام خب باريزن ما فيما جو ام خب جيان بكن لسر اخا ما فيما جو ام سياسه خب بكن دبلوماسيه خب بكن ازين بين عسكريه نها ارتش عراقي دخازه وگره قانون تطبيق بكلوي نافچه هون الرجريه له بكن بيگومان ام ندجي قانوننا ام یک جاري دجي قانون در نکدینا مجلس خاصيه ديمقراطيك شنگالي دم دستور عراق کاردکا یک تشتي در به دستور عراق مجلس کار نکریه یعنی خدمت حکامه کریه یعنی یگو عراق آنی نشنگال دا جاره کدی بچیگیری پشتی 16 هفته اکتبر هکر جاره کدی عراق بگریا شنگال بسایه مجلس خاصیه دموکراتیک شنگال هیچن عسکری بگریا شنگال جبونا و امنیتی قانونی نه هر تشتگی ام دخوازن هر تشتگی گوهه هر گفتگوی که گل سر مسئله شنگال هبه دیگه ما فکریه جهر گفتگوی که را گل سر مسئله شنگال ام کارمن ناکوکن هی چاره سر ئێوە وەکو ڕۆبەتی خۆسەری شنگال لە ئەدای خۆتان لە ئیدارەدانی شنگال ڕازین سەرکەوتوو بوون بە بڕوای خۆتان ببۆرە من پرسیار باش پێم ینی لە ئیدارەدانی شنگال وەکو دەستەی خۆسەری لە ئەدای خۆتان ڕازین
دنگ باش نگرشتم برای سازد حوالی من جتا پرس دکه هون موفق بونه جه اداره دانا باجار دا ڕازی لە ئەدای خۆیان جه ادای خواه هون رازی نه بگو منم جملت خرازینه یعنی هر تشتکی گو پیتکرن جبر گو دما گو فرمان چه ویا مجلس فصلیه دموکراتیک شنگال لگل سازی و تزگین خواهزن خوین عسکری مسوسک جبو به آخر جبو به ملتی جبو شهید خدا گو راستیجی مباوری به تو هزن نما گو دروا نما باوری ما گو کج ده زاخو به پاراستنا ما بگا نما باوری ما گو کج نجف کربلا به پاراستنا ما بگا باوریا ما به هزن من عسکری زارو کن شنگاله ها کو پاراستنا بدره بگا همان دم ده هندره شنگالو کومالگن اگردای شنگالجی آسایش ازفانه ام بجن ام نهیا بدره دکا ام داخل دو پارزا جبونا و باوریا ما به ما هيا ام بخوا باور مسوس دایا باشه برس آزاد باشه که کچو جنین رزگار بوین دست داعشه هات راگاندن کو لقندیلی هاتنه پرورده کرن همون نها وگریان لشنگال شاردکن یان هیجی بشک مانه لقندیلی کسی نقول راجع هندين بشك جكتشو جنين ام بجني رزقار بين دست داعش شوينا قنديل يجي راجع هندين ام بجن راجع هندين كوب شوازه كي دخوازن مجلس اقتصاديه ديمقراطيه شنغال راش بكن ام دخوازن او كسي مصادف بجن دليل كيش بما دريخن تراستي وساينا تتكلين ما ام بجن بفاكا كرانين قبلا بچلوه پرسيار كسم کو انوان هاتينا چوينا قنديل خو پرورده بكن بلا به پرسه آراسته فاكا كي بكن ام نا فاكا كنا ام لبدر مجلس اقتصاديه ديمقراطيه شنغالنا هاگر دخوازن هناك نقاش لسربان مثلا بكن او فاكا كلا قنديل هيا للزاب هيا الاباشين هيا لوان چاين باشويه كردستان هيا بلا پرسيار خو آراسته وان نخواد چما ترکیه لشنگال خستیه چند جاره کانو سرکردین پککی جلوه داری کرنا آرمانچ زکی شنگالی جی یک جوانه تو جی زانه بله سردم زکی شنگالی دا گلک پیشنگن وکا زکی شنگالی ازدی هم جه روشاوای کردستان هم جه اروپا هم جه همو دولتن بو ازدی تی دمینن برای خودان شنگالی جه بو جینوساید ازدی تی را در باز بوین ازدی این گوهاتی نجی دخواستن هنک باری جه شنگالیا دايما سر مليخوا لهاجر بحث دولتها تربكي تشاوا جاي شنغالي قال جارا بردومان كريا دسبيكا ديروكا ازديا وخطان هاج سردم عثمانيا حتى روجا ايروجي دولتها ترب بحوال بنديا هناك هزيندين سياسي فاستينا بوجي باكي چان دعوت نبكن هبونا ولا سروي اردن هرن اب درجايا ديروكا حتى دولتها ترب سردم عثمانيا وحتى روجا ايروجي دشبرتي لجباكا ازدي دكا نه ايرودو هم مثلا سياسيين ايرودو چه وەکو کوردانی ێزدی لە شنگال سەبارەت بە دەسوەردانی پەکەکەەوە کۆی کە باسەکرێت لە نێو دۆخی شنگالە چ داوایەکتان لە سەرکردایەتی پەکەکە هەیە ببرن من پرسیارە تا باش پێم نەکرا سۆرانی باشە بڕێ سازاد کوردی وەکو کوردانی ێزدی لە شنگالە وەکە ئێزدیên شنگالێ چ دەخوازیین وەش سەرکردایەتیە پەکەکێ هەنا دەربارەی دەسواردانەوەی دە کاروبارên شنگالê de weke ku tê îdia kirin هێدین ما ji bo hemû layanên siyasiyên Kurdî PKK dibe em bêjin yaneke dibe kesên ku rastî jî dixwazin li vê xwedî derkevin bandwaziya me ji bo hemû ke heye ji bo xwe ji bo gelê Kurd îro axa Başûrê Kurdistanê ji aliyê dewleta tir ve tê dagirkirin ne ditine em bêjin şingal li wê derê axa Başûrê Kurdistanê tê dagirkirin gund û em bêjin gundên Başûrê Kurdistanê gelê jê tê vala kirin باشە گەگ ئازاد گەگ ئازاد ئامر فەوجێ لالشێ لە حەجدا شەعبی خال عەلی دوه میوانی ڕووداوی بوو داخواز ژیە گۆ ئەم داخوازی جوان دکەن ئالا و سوورەتên عەبدوڵڵاه ئۆجەلان وانە بکار نەینن هۆن چاوا li vê daxwaziya خال عەلی dinêrin بله من رئيس نيرينا هر كسكي هيا ام جي في برسي اراسته همو دنيا دكن همو اراسته عراقي بتايبتي دكن ابو مهدي مهندس جينا انسانك عراقي بو هكا العراق ده ام بيجي تلاح بري حتى بغداد تصوير وي هينا ام برس اوجلان وكا انسانك فلسفي وكا ام بيجي جبرت بين جبرغو
روژن هەری زەحمە دە ڕۆژە بۆ خەنجەرێکە سەر بژار نەپشتا جوواکە ئێزیدی کەتی دوێ دەمێدە شاگردن بەرز ئۆجران خۆگەهاندنە جایشنگارێ ji بۆ ناوێ ئەمڕێزی لێ دەگرن ئەمڕێزی لێ دەگرن هەر کەسێکی گۆ باشی جوواکە ئێزیدی ڕێکردبێ ئەمێ دەستێکی بدنێ ئەمێ ڕێزی لێ بگرن ji بۆ ناوێ وەک ئەمبێژن ڕێزل هەر ئینسانێکی بۆ باشی مەرەکرد بێ جبەر بۆ ڕۆژی زەحمەتە شاگردن بەرز ئۆجران بەرێ خۆدانە شنگالێ ji بۆ ناوێ هەر ئینسانێکی کە خاڵعەلی نێرینەکە خۆ بۆ تێمە ڕێز کاکەزاد پەیامەکە گەشت دەست خۆش هەر کەسی دەگرن لێ ئەم ژیوەکە خەڵکی ئێزدیە بۆ زۆر و زەحمەتی دەکارینە ئەبار ئاویدنە سەر ملێ ئەم ژی بڤی جاری لەخۆ زۆر بە کورتی مەترسی هەیە شەڕ سەر هەڵ بداتەوە نەترسین نینە ژبەر بۆ ئیرۆ ئەم بە ئارتێشە عراقێرا من دووبارە دەخوازم بێژم هەیە ئەم عەشائیرە گرێدای مجلسە خۆسەریا دیموکراتیکە شنگالێ ئیرۆ دەهەفتیتنەکێ بەقاید عملیاتی غەرب نەینەوەڕە چێکردن بۆ ئێدی شەڕ ئەم بێژن ڕاوەستە و ئێدی مەسەلا شنگال دخوازم دووبارە بکەم مەسەلا شنگال نە مەسەلەکی شەڕە هەتا بۆ شەڕ وەرێ چارەسەرکردن مەسئلەی سیاسیە ئەم بێژن پەدەکە ڕاستە ڕاست دخوازن دەورێکی خۆتی دەبلەیزە یانە کە دخوازن دەورێکی خۆتی دەبلەیزە هەر کەس دخوازن دەورێکی خۆتی دەبلەیزە لێ ئاخا ئێزدیا دەبێ ئێزدی ڕاستە ڕاست دەستی خۆ بکەن دەستێکدا و ئاخا شنگارێ دەست کەسی بە بەرنەدن نەتەنێ ئەم دەبێژن مجلسە خۆسەریا دیموکراتیکە شنگارێ هەموو لایەنێن سیاسیین ئێزدیایان دیژی دەست خۆش بەڕێز سازاد حوسەین جێگیری هاوسەرۆکی دەستی خۆسەری شنگال لە شنگالەوە لەگەڵمانەوەی زۆر سپاس